بەڵێ سڵاوتان لەبێتن من لە قایمقامێتی قەزای ناوەندی سۆرانم دیارە ئەو ڕووداوەی شەوی هەینی لەسەر شەمە کە ڕوویدا چواردە هاوڵاتی لە سۆران بوونە قوربانی و گیانیان لەدەستدا دیارە دوای ئەو ڕووداوە چەندین ڕێکار لە قایمقامێتی قەزای ناوەندی سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران چەندین ڕێکار گیراونەتەوە بەر بۆ ئەوەی ڕووداوی هاوشێوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران دووبارە نەبێتەوە. من بۆ زانیاری زیاتر و ئەو ڕێکارانی کە گیراونەتە بەرەچمە لای قایمقامی قەزای ناوەندی سۆران کاکزوبەر سڵاوت لەبێتن چیتان کردووە لێژنەی لێ کۆڵینەوە بەکوێ گەیشتووە لە ڕووداوی ئاگرکەوتنەوە لە باڵەخانەکەی سۆران؟ لژنەی لێکۆڵینەوە هەتا دوێنێش بەردەوام بوو لە لێکۆڵینەوە لە بۆی کە بە دوازدەچوونێکی تەواو بکاتن و ئەمڕۆ وەکو من بزانم دیگەڕێتە وەزارەتی ناوخۆ راپۆرتی کۆدایی دەدەنە جەنابی وەزیری ناوخۆ و لەوێن دەر لە وەزارەتی ناوخۆ قەراری لەسەر دەدرێ ئەم یەک چەند ڕۆژانە ئەلان دەکرێتن بۆ ڕایگەشتی کە هۆکار و سەبەبەکان چی بوون کە ئەم هەندە قوربانی و ئەو سەبەبی ئاگرەکەش چی بووە بۆ ڕایگەشتی ڕوون دەکرێتەوە. تا ئێستا لە ئێوە ڕوونە بەپێی ئەو زانیاریانەکەیەوە هەتانبی سەبەبی ئاگرەکە لە بینایەکە چی بووە کەم تەرخەمی لەکوێ هەبووە؟ ڕاستیەکە ئەوەی کە دەمینیتەوە سەر ئەوەی لژنەی لە کۆنە بە ئێستا بڕیاری کۆتایی نەداوە بەڵام چەند قسەیەکی کە لە سەرەتاوەش دەکرا سەبەب ڕئیسی بەشێکی زۆری قەنەعەتەیە کە ڕەنگە شۆرتی کارەبا بووبی بەڵام ئێستا ناتوانن هەتا راپۆرتی کۆتایی دەرنەچیتن ئەوان دەرەنجامی کۆتایی ڕانەگەێنرێن ئێستا قسەیەکی لەسەر بکە چاوەڕوانی بڕیاری لژنەکە بین باشتر لە ڕووەوە. ڕێکاری چیتان گرتوۆتە بەر بۆ بەشێک لە باڵەخانەکان لە سۆران کە مەرجی سەلامەتیان تێدا نیە بۆ ئەوەی ڕووداوی هاوشێوە لە ئیدارەی سۆران بەو شێوەیە دووبارە نەبێتەوە؟ ئێمە پێش ئەو ڕووداوەش بەداخەوە ئەم ڕووداوە دڵتەزێنێکە بینیمان چەندی قوربانی لێکەوتەوە بووە زۆریش ناخەژێن بوو هەمومانی تاساند و لێرە دەجێخۆتی سەرخۆشیش لە خانەوادەی ئەوانە بکەین. لە پێش ئەو ڕووداوەش ئێمە لە حەدەسی ئاگرکەوتنەوەکی کە لە بەنزینخانەی باوکی دیاری لە سۆران ڕوویدا بوو ئێمە ئیجراعاتی خۆمان دەست پێ کرده بوو لە گشت بەنزینخانەکان پێداچوونەوەمان کرده بوو ماوەیەکمان بۆ دیاری کردبوون بۆ گشت بەنزینخانەکان کە خۆیان ڕێک بخەنەوە مەرجی سەلامەتی بە تایبەتی ئەوانەی کە بەرگری شارستانی بۆیان دادن کۆمەڵی پێوەرن ئەو مەرجانە ڕەچاو بکەن ئەو ماوەی کە 40-50 ڕۆژێک کە پیان درابوو بەشێک لەو بەنزینخانەتوانیان بۆ ئەو ڕێکارانە بگرنەبەر و بەشێکی زۆریشان پابند نەبوونە بە تایبەتی ئەوانش کە لە گەڕەکەکان و لە ماڵەکان نزیکن بۆی بڕیاری داخستنماندان ئەوێ ڕۆژێ لە ڕۆژی یەکەم 13 بەنزینخانە بوون ڕۆژی دواتر 3 بەنزینخانە توانیان مەرجەکانی بەرگری شارستانیمان بۆ بینی کە ڕێژەیەکی هەرە باڵە مەرجەکانیان جێبەجێ کردووە بۆی بڕیارماندا بەکردنەوەی ئەو 3 بەنزینخانەیە ئەو 2 بەنزینخانەی کە مەرجەکانیان تێدا نەبوون تەنیا دوێنێ بەلێنامەمان لێوەرگرتون دامان خستن دوێنێ بەلێنامەمان لێوەرگرتن کە ئەو بەنزینێک کە لەلایەنە بگوازنەوە لە خەزانەکانی خۆیان و نەمینی ئەو ماوەی هەفتەیەک دەڕۆژە ئەگینە بە یەکجارێکی ئێمە ڕێگەیان پێ نادەن چیت کە لە قەزای ناوەندی سۆران ئیش بکەن. سەبارەت بۆ باڵەخانانەی کە هاوڵاتیانیان تێدا نیشتەجێن چ ڕێنماییتان پێشکەش کردووەوە بە تەمان چ ئیجراعاتێک بکەن؟ ئێمە سەبارەت بەو باڵەخانانەوە شوێنە گشتیانێکی ئێستا لە دوای ئەو حەدەسەیە کە بەداخەوە بوو ئاسمان کرد کە ڕوویدا ئێمە لیژنەیەکی لە کۆڵینەوەمان پێکەینەوە هەر بە بڕیاری جەنابی وەزیری ناوخۆ و حکوومەتی هەرێم و ئیدارەی سەربەخۆ لە هەموو قایمەقامەتیەکان ڕاست پێدراون لیژنەیەک پێداچوونەوە بکەن ئێمە لیژنەیەکمان دروست کردووە ئێستا پێداچوونەوە بە گشت باڵەخانە و شوێنە گشتیەکان دەکەین بەشە ناوخۆی بێ شوێنە گشتی بێ هەر شوێنەی کە بزانین ژیانی هاوڵاتی دەخاتە مەترسی لەم چەشنە دووبارە نەبێتەوە ئەو لیجانانە کاری خۆیان دەکەن وەکو ڕێکاری کە بەنزینخانەکان گرتمانە بەر یەک دوو مانگ دەرفەتیان پێ دەدرێتن کە خۆیان ڕێک بخەنەوە بتوان ئەو مەرجانە چینە مەرجەکانیان پێ دەدرێت لە لانتیمەکانی بەرگری شارستانیەوە ئەگە توانیان ئەو مەرجانە جێبەجێ بکەن ئەوە شوێنەکان هیچ ئیشکالیەتێکمان لەسەر نیەوە و ئێمەش خۆشحاڵ دەبین بەگرتنە بەری ئەو ڕێکارەوە کە سەلامەتی هاوڵاتیانمان پارێزراوە بەڵام هەر بینایەک هەر شوێنێک هەر هۆتێلێک مۆتێلێک هەر بەشی ناوخۆیەک نەتوانێت ئەو مەرجانە جێبەجێ بکە بە دڵنیایی دای دەخەین بە چەشنی ئەو بەنزینخانانە کە هەنە بە چەشنی هۆلی بۆنەکان کە خەڵکی مە دەچوو هۆلی بۆنەکان ئەوانیشمان هەفتەی پێشوو داخستن داخستون هۆلی بۆنەکان ژمارەیان چەندە لە سۆران؟ ئەوانیش نزیکەی هۆلی بۆ نەبوون دەیەتە 11 بە هۆلی بۆنەکانمان داخستون تەنها دوو هۆلی بۆنەکان نەبیتن کە مەرجی سەلامەتیان تێدا ما باقیەکان مەرجی سەلامەتیان تێدا نەبوو هەموو شوێنانەمان داخستون کە ناتوانێت مەرجەکانی بەرگری شارستانی جێبەجێ بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ قایمقامی قەزای ناوەندی سۆران بەڵێ ئەمە تەواوی و زانیاریانە بوون کە قایمقامی قەزای ناوەندی سۆران خستنی ڕوو لە بارەی داخستنی ئەو شوێنانەی لەبارەی داخستنی بەنزینخانەکان و هۆڵی بۆنەکان کەوا دوای ئەو ڕووداوە نەخوازراوەی لە ئیدارەی سۆران ڕوویداوە 14 هاوڵاتی بوونە قوربانی.